بالگوسخانە ئەمریکی لە تورکیا هۆشداریەژی عێریشان لە دژی ئارمانجین بیانی دەدا. خۆپێشاندان لە دژی ڕەفتارێ توندی پۆلیسên ئەمریکا لە چەند باژاران بەردەوامن. و عێریشەکە بە درۆنان لەسەر کۆمەڵێن سەربی ئیرانی و لەسەر سنوورێ نێڤبەرە سووریا و عێراقê تێکردن. دەم باش بخێر هاتن بەرنامەیە کورت کونەکشن یا ئیرۆ دوشەمبێ ji dengê ئەمریکا li Washington. Ez dexîlişem û hêviya demên xweş ji we re dixwazim. îro duşemê balûzxana Emerîkî li Tirkiyê hojdarî da Emerîkiyan derbarê îmkana êrîşan li dijî kenîsekênişteyên cihûyan û nûneratiyên diplomatîkên biyaniyan li Estenbolê. Ev daxuyaniya duem a roja di 4 rojan de ye piştî bûyera şewitandina قرآنی لی اروپا. بالگوسخانه امریکی دی هشداریا نو یا اولهیه دا دی بیجا کو رنگا ایریشن تو لهالدانی یه نزیک جعالی تیروریستان و ورن انجامدان لدفرین کوالاتین روش آوای سردانا وانا دکن بتایبتی جی لتاخین بیوگلو گلاتا تقسیم و استقلالی داخویانی دیسا دی بیجا کو کاربدستین ترکیه لیکولینی لسروان دیعان یان سروان پیامان دکن روژا اینی جی چند بالوزخانین بیانی لأنکره دنافانه دا یا امریکا، المانیا، فرانسا و ایتالیا هشدارین اولهیه دان لسر ایریشین تولا هلدان لدیجی پرزدگاهان پشتی بویرین چندا جدا کوته دا پرتوکا پیروزا مسلمانان لسویده لهولند و دانمارکی هاتی شوتاندن. ترکیه جی هشداری دایا ولاتین خوا دا کو هایدار بن جهستین دیجی اسلامی بیانیان و نجات پرستیه لأمریکا و ولاتین اوروپی جی. خۆپێشاندان لە چەندین باژارên ئەمریکا دەرکەتن دیسان پشتی وەشانە ڤیدیۆ پۆلیسان لێدانا کوژەک تایری نیکۆلاس ji hêla 5 پۆلیسên bajarê Memphis ve li wilata Tennessee şevîdî li Memphis xweپêşander dîsan derketin kolanan. Wê ne bîranînek nexweş û dûbarekirina hewlên pêşgirtinê li tundûtîjiya polîsan li bîra xelkê Emerîkî dîne. Berî nêzîkî 32 salan lêdana hovaneya Rodney King ji hêla polîsê Los Angeles ve bû sedemê banga rîforman di rêveberiya polîsan de li Emerîka. Dîmenên bi vî rengî yên hovane dûbare dibin û data xuya dikin ku polîs ji sala 2020 were rojane 3 kesan dikujin. Ew 5 polîsên bi lêdana wan Tyree Nichols li heftî vê mehê mirî ji kar hatine derxistin û niha rastî tawanên kuştinê dibin. Serok Joe Biden bi malbata Nichols ra axiftiya û sozên rîforman di karî polîsan de dana. وەزارەتی دادی ئەمریکا لێکۆڕینەوە لە سەرخراپ مامەڵەکردن لەگەڵ بەڵگەنامە نهێنیەکان دەکاتن لەلایەن هەردوو سەرۆک جۆ بایدن و دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا. ئەم مشتومڕە پرسیاری لەسەر ئەوە دروست دەکاتن کە بۆچی ئەوەندە زانیاری حکومەت نهێنین و چۆن دەبێت بیان پارێزن. لە مۆزەخانەی سیخوڕی نێودەوڵەتی لە واشنگتۆن هاوڵاتیانی ئاسایی لە نزیکەوە سەیری کۆپی بەڵگەنامە نهێنیەکان دەکەن. مێژونوز ئەندرۆ هەمێند ڕوونی دەکاتەوە کە نیشانەکانی سەربەڵگەکان وەک زۆر نەهێنی و نەهێنی ئاماژە بە ئاستی ئەو زیانانە دەکەن کە ئەگەر بێت و بەڵگەکان بکەوێتە ژێر دەستێکی نەشیا و زیانەکان تا چەند گەورە دەبن. زانیاریەکان دەکرێت پەیوەندیان بە ئۆپراسیۆنێکی نهێنیەوە هەبێت یان دەتوانێت زانیاری بێت لەسەر سیاسەتی دەرەوە یان جێگیرکردنی سوپای ئەمریکا. بەگشتی زانیاریەکان هەمیشە پەیوەندیان بە ئاسایشی نیشتیمانیەوە هەیە. هەمێن دەڵێ لە ئەمریکا 18 دەستگای هەواڵگری جیاواز بەرپرسیارن لە کۆکردنەوە و شیکردنەوە و دابەشکردنی ئەو بەڵگانە. ئەو دەشڵێ بەڵام خەڵکێکی زۆر کەم دەتوانن دەستیان بە بەڵگە زۆر نەهێنیەکان بگات و ئەوانەش کە دەستیان دەگا دەبێ بەڵگەکان لە سکەیف ساڵ بگرن کە کورتکراوەی ناوەندی پاراستنی بەڵگە هەستیارەکانە.
تۆ ئەوە لەسەر مێزی ئۆفیسەکەت ناکەیت بەڵکو دەچیتە ناو ناوەندی پاراستنی بەڵگەکان کە جێگایە کە خەڵک ناتوانن گوێی لێ بگرن ئەمە ژواتە ئەو جێگایی کە هەموو جۆرەکانی پاراستن و ئاسایشی تێدایە. دەنگی ئەمریکا داوای لە چەند دەستگایەکی حکومی کردووە کە نیشانی بدەن چۆن سکیفەکان بۆ پاراستنی زانیاریە نەهێنیەکان بەکاردەهێنن، بەڵام ڕایان گەیاندووە کە سیاسەتەکانیان قەدەخەیان دەکات لەوەی ئەو شتانە بخەنە بەردەم ڕایگشتیەوە، بەڵام بەڵگە نەهێنیەکان هەمیشە لە جێگای فەرمی و زۆر پارێزراوی خۆیاندا نامێننەوە. لە ڕاستیدا داواکارانی گشتی سربەخۆ لە ئیستادا لێکۆڵینەوە لەوە دەکەن کە بۆچی سەرۆک جۆ بایدن و داناڵد ترامپ سەرۆکی پێشوو بەڵگە هەستیارەکانیان بەبێ موڵەتی پێویست لای خۆیان هێشتووەتەوە. مایکل ئەڤنس شرۆفەکاری باڵا لە ئەرشیفی ئاسایشی نیشتمانی ناحکومی دەڵێ ئەوەی ڕووی داوە پێویستی باشترکردنی سیستمەکانی بەڕێوەبردننی بەڵگەنامە نەهێنیەکانمان زیاتر بۆ دەردەخات. پێویستە بنکەیەکی زانیاری یان داتابیز هەبێت کە هەموو ناونیشان و بەروارەکان هێڵی بابەت و دروستکەرەکەی و هەموو ئەو شتانەی کە پێویستە لەخۆ بگرێت و بۆ شێوەیەش بەڵگەکان ون نابنیان ئەگەری ونبوون و گواستنەوەیان زۆر کەمتر دەبێتەوە. لە هەمان کاتیشدا ئەڤنس بانگەشە بۆ شەفافیەتێکی زیاتر دەکات. حکوومەت پارە و کاتێکی زۆر تەرخان دەکات بۆ بەنهێنی هێشتنەوەی هەندێک شت کە پێویست ناکات بەنهێنی بمێننەوە. دەستڕاگەیشتن بەو تۆمەرانەی کە لەسەر پارەی گشتی دەپارێزرێن یەکێکە لە ڕێوشوێنە بنەڕەتیەکانی چاودێری حکوومەت. هەندێ هەوڵ لەم ڕۆوە دراوە. لە ساڵی 2009دا باراک ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکا فەرمانێکی واژۆ کرد بۆ کەمکردنەوەی زیادەڕەوی لە پۆڵێنکردنی بەڵگەنامەکاندا. لە سەردەمی سەرۆک بایدنیشدا بەڵگەنامەکانی لێکۆڵینەوە سەبارەت بە هێرشە تێرۆریستیەکانی 11 سەپتامبر لە حاڵەتی نەهێنی هاتنە دەرەوە و ئاشکراکران. ئەڤنس دەڵێ بەڵام هێشتا کێشەکان بۆ باشترکردن و خێراکردنی پرۆسەی ئاشکراکردنی بەڵگەکان زۆری ماون کە بە بڕوای ئەو ئەگەر بە دروستی ئەنجام بدرێن وڵات پارێزراوتر دەبێت. بۆ ڤێرۆنیکا بالدراز ئیگلیسیاس بەفراوی نووری دەنگی ئەمریکا واشنگتۆن. بۆ شیکردنەوەی زیاتری ئەم دوو پێشهات و ڕووداوانەی گرنگ لە ئەمریکا کوشتنی بەدەستی پۆلیس و دۆزینەوەی داکیومنتی نهێنی حکومەت لە ماڵی سەرۆک و کاربدەستانی ئەمریکا میوانداری داکتەر سەلاحەدین ئەحمەد پرۆفسۆر لە یۆنیان کۆڵج لە شاری نیویۆرک دەکەین. بەیانی باش داکتەر سەلاحەدینیانی حەزم دەکرد پێشتر باسی ئەو ڕووداوەی کە لە مەمفس لە هەفتەی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردووە ڤیدیۆکان بڵاوبوونەوە کە سەرەتای مانگی یەک بوو ڕووداوەکە بوو، بەڵام بوو بەهۆی ئەوەی کە ناڕەزایەتێکی زۆر تند و گەورە لە ئەمریکا پەیدا بێ دیسان و چەندین جارە ئەو شێوە شتانە دەبینین کە یەکێک بەدەستی پۆلیس بکوژری، بەڵام ئەم جارە زۆر جیاواز بوو. 5 پۆلیس پێکەوە لە گەنجێک دەدەن و لەسەر شتێک بوو کە تاوانێکی گەورە نەبووە. پرسیارەکە لەوەدایە دایان ساڵە باس لە ریفۆرم دەکرێت لە ئەمریکا لە سیستەمی پۆلیس و بەڕێوەبەرەتەکانی پۆلیسدا. تۆ بڵێ ڕووداوی مەمفس هەفتەی ڕابردوو کە ئاشکرا بوو ببێ بەهۆی بەپەلەخستنی داواکاری ریفۆرم لە ناو پۆلیسدا؟ بەیانی باش کاک دەخیر زۆر سوپاس. ڕاستی ئەوەی کە ئەوەی ئەم جارە ڕوویدا دیسانەوە لەو باوەڕێمە بێتەوە هۆیەوەی کە هەندێ ریفۆرمی تر ڕوو بدات و هەندێک ریفۆرم کە بەڕێوە بوون زیاتر پەلەیان تیا بکرێت و شاری مەمفەس بۆ خۆی یەکێ لەو شوێنانەیە کە لە پێشەنگی هەندێک لە کارە و بەرنامە چاکسازیەکانایە، بەڵام ئەم جارە ئەمەی کە ئێستا بینیمانەوەی کە باست کرد ئەو کردەوە زۆر تود و تیژانەی کە دژی تایری نیکلز کرا لەلایەن ژمارەیەکی زۆر ڕاستی بەتابەتی ئەو پێنجەی کە دەرکراون و چارجی کوشتنی بە ئانقەستی پلەی دووەمیان لەسرە. ئەم جارە ینی ئەم مەسەلەیە زۆر توندوتیج بووە و قەزیەکە زۆر زیاتر زەقەکاتەوە، بەڵام یەک شت کە جیاوازێکی گەورەیە بوو ئەوە بوو کە ئەم جارە لەلایەن دەسەڵاتی پۆلیسەوە ڕای گشتی ئەمریکیەکان بە جۆرێک ساز کرا، ئامادە کرا بۆ ئەو سەدمەی کە بڕێ بوو. لەبەرەوە کاریگەری سەدمەکە لە ڕاستیە کەمتر بوو لەوەی کە بەڕێی من کە چاوەڕوانەکە وەکو کاردانەوەی بۆ نمونە مەبەست ئەوەیە کاردانەوە لە کوشتنی جۆرج فلۆید لە ساڵی 2000 پێش ساڵ و شەندێک بوو زیاتر بوو، گەورەتر بوو لەمە ئەم جارە. ئەمە یەک دوای ئەوە ئەو پۆلیسانە
کە ئەوەی گوتمان جۆرج فلۆید پۆلیسێکی سپی بوو و بە نەجات پەرستی تاوانبار دەکراوە شێوێکی ناشری ڕەفتاری لەگەڵکرا تا ئەوە بوو بەهۆی ئەوەی مردنی بەڵام ئەمە 5 پۆلیسی ڕەشن لە گەنجێکی ڕەشەدەن. بەڵێ لەگەڵ ئەوەیە کە ئەوە زۆر ڕاستە دیارە هەندێک لە شوێنەکان هەندێک لە ئەوانەی کە سەیری ئەو جۆرە مەسەلەیەکەن و تا ڕادەیەک ڕای گشتیش کە بەشێک لە ڕای گشتی کە هێشتا ئامادە نییە دان بە بەبوونی ڕەگەزپەرستی بە جۆرێکی سیستماتیک لە هێزەکانی پۆلیسا هەیە بدان بۆیە بنێ ئەو جۆرانە ئەو با بڵێن ئەو بەشانە لە ڕای گشتی لەوانەی کە ڕای گشتی سازەکەن ئەیانەوێ زیاتر ئەو مەسەلە زەخکەنەوە کە بەڵێ ئەو پۆلیسانەی کە تایری نیکلسیان کوشت بۆ خۆیان ڕەشپێستن بەڵام لە ڕاستیە ئەوەی کە هەیە ئەوەی کە کێشەیە کێشێکی سەرەکیە ئێستاش ئەوەیە کە ڕەگەزپەرستی بە شێوەیەکی سیستماتیک بە شێوەیەکی بنیادی لە هێزەکانی پۆلیس و لە کولتوری پۆلیس و پۆلیسگەریە هەیە کێشەکە لەوێایە بۆ نمونە لە شاری مەمفەس وەک خۆتەزانی زۆربەی دانیشتوان ڕەشپێستن و زۆربەی کارمەندانی پۆلیسیش دیسان ڕەشپێستن بەڵام تونند و تیژی دژی ڕەشپێستەک دانیشتوانی ڕەشپێست 3 جار زیاترە لە تونند و تیژی دژی فەرمو قسەکە تەواوکە فەرمو ینی کێشەیەکی گەورەش کە هەیە لە پاڵ ئەوەیە هەر کولتوری بەکارهێنانی تونند و تیژی و کە بە کەم وەرگرتنی مافی تاکەکەسی و مافی دەستوری و یاسایی تاکەکەسی ڕەشپێستە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەڵبەتە شاری نیویۆرک و لێرەش لە واشنگتن ڕەشەکان هەر زۆرن و دیسان ئەوە کێشەی ئەوانەیە بەڵام دیسان ناوی پۆلیس ئەم 2 ساڵی ڕابردووە زۆر بە خراپی ڕۆژتو هەرچەندە پۆلیس لە هەموو شوێنێکی دنیا بە تایبەتیش لە ئەمریکا پارێزەری یاسان بەڵام بوونمە دبینیمان کە لە تەکساس پار کەسێک چووە ناو قوتابخانەیەک و چەند کەسی کوشت لە قوتابخانەدا پۆلیسەکان زۆر درەنگ وەڵامیان هەبوو کە وەڵامی درەنگ بوو بەهۆی ئەوەی کە ئەو هەموو خەڵکە بکوژرێن ئەم بۆیە تا ڕادەیەک داوای ریفۆرم لە سیستەمی پۆلیسا دەکرێت تۆ پێت وایە ئەمە یارمەتی ئەوەی بدا ئەمەی ڕووداوەکەی مەمفیس یارمەتی سەرۆک بادر بدە بۆ ئەوەی ئەو ریفۆرمانە کە خۆی داوای کردووە پێشترش جێبەجێ بکرێن؟ بەڵێ حتمان ئەمە مەسەلەیە دیسانە و ئەو ڕژێنێ بەس ئەوەی کامێنێتەوە ئەوەیە کە بەڵێ مشکلەی پۆلیس لە زۆربەی شوێنەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ینی هەندێکی پەیوەندی بە مەسەلەی ڕاهێنان و ئەو شتانەوە هەیە هەندێکی تری قەزیەکە قوڵترە ئەوە کۆی کە فەرموود ئەوە هەموو دروستە و زۆربەی ئەمریکیەکانش لەسەرەوە ینی کۆکن کە کێشەی پۆلیس بە حەدێکی زۆر کێشەی هەندێک کەسە لە ناو پۆلیسا بەڵام لەگەڵەوەشا بۆ نمونە ئەوانەمان کە زیاتر خەریکی لێکۆڵینەوەی دەربارەی ڕەگەزپەرستی تەمیز با بڵێن تەمیزی عنصوری وەک پێڵێن یا ڕەگەزپەرستی لەسەر ئەساسی ئەتنیستی لەسەر ئەساسی ڕەنگی پێست تا دوایی ئەم مەسەلەیە دکتۆر شێوەیەکی ناڕاستەوە خۆ دێتەوە مەیدان چون جۆرێک لە ئەوەی کە پێوترێ پرەجدس لە بیرکردنەوە زۆر حەزم دەکرد باسی ئەو بابەتەی کە بەڵگەنهێنیەکان دەدرۆزنەوە لە ماڵی سەرۆکەکان و کاربەدەستان یعنی تا چەندێک ئەمە زیانی گاندوو مە نابیسین کە زیانی ئەوانە هەبووە کە ئەو بەڵگانەمە لە ئەوانە دۆزراونێتەوە دیارە یەکەم با ئەومان لەبیر بێکە دوو هێڵی لێکۆڵینەوە لەلایەن DOJ بەردەوامە لەلایەن وەزارەتی دادەوە بڵێن یەکیان لەسەر ترامپ یەکیان لەسەر بایدن لەسەر مەسەلەی دۆکیومنتەکان بەڵام تەبیعەتی لێکۆڵینەوەکان جیاوازیانێ لەبەر ئەوەی
لەبەر کۆمەڵێ سبب ینی دووسێ هۆکاری زۆر سەرکیەوەی کە ئەو بەڵگەنامانەی کە لە لای ترامپ دۆزرانەوە با بڵین لە جێگای نیشتە جێبوونی لە فلۆریدا نزیکەی ئەگاتە نزیکەی 300 بەڵگەنامە نزیکەی بە کوی گشتی نزیکەی 11,000 بەڵگەنامە کە پەشێکی زۆریان ئەبووە نهێنی بەوانەی زۆر حەزەکەم لە کاتێکی ترا باسی ئەم بابەتە بکەین بابەتێکی دیکەی گرنگە بەڵام ئێستا کات دەرفەتی ئەومان پێنادا دکتۆر سەلاحەدین ئەحمەد پرۆفسۆر لە یونیۆن کۆڵج لە شاری نیویۆرک زۆر سوپاس. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. شەڤێدی عێریشەکە بدرۆنان لەسەر کاروانێکی کامیۆنان لە ڕۆژهەڵاتی سووریا هاتکردن دەمەکی کورد پشتی ژ عێراقێ دەربازی سووریا بوون لە گۆڕا چالاکوانن ئۆپۆزیسیۆنە سووری ژێ دەرێکی دی جودا ڕادگەهینە و عێریش لەسەر کاروانێکی کامیۆنن مەلیشایەن بە پشتەوانیا ئیرانی هاتیەکردن چه ئاگاهی دەرباری کوشتی و برینداران نەهاتنە ڕاگەهاندن. عێریش دامەکی دایە و گرژیا دنێڤبەرە ئیران و نەیارێ نوێ دە هەرێمێدا زێدە بوویە نەهاتیە زانین کاکی لە پشت عێریشا لەسەروی کاروانی لێ دەڤەرا سنووری لە ئەلبوو کەمال لە سووریا لەسەر سنووری عێراقیە ئەو دەڤەر ئاسیگەها کۆمەڵێن چەکدارێن بە پشتگیریە ئیرانیە. لە ئێران دەسەڵاتداران پشتڕاست دەکەن کە فڕۆکە بێ فڕۆکەوانەکان کارگەیەکی بەرگری ئێرانیان لە ناوەندی شاری ئیسفەهان کرد بە ئامانج هەندێک زیانیان لەو وێزگەیە گەیاندووە. ئەم عێریشە هاوکاتی گرژە ناوچەی و نێودەوڵەتیەکانە کە کۆماری ئیسلامی گوتوتەوە. وەزارەتی بەرگری ئێران هیچ زانیاریکی لەسەر ئەم ئەنجامدرانی هێرشەکە ئاشکرا نەکردووە بەڵام پێشتر ئێران کرابوو بە ئامانجی هێرشە گومان لێکراوەکانی درۆنەکانی ئیسرائیل هاوکاتی شەڕەکەش لەگەڵ ڕکابەرەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تێکچوونی ڕێکەوتنە ئۆتۆمیەکەی لەگەڵ زرێزەکانی جیهانیش. وردەکاریەکانی هێرشەکەی ئیسفەهان کە لە دەوروبەری کاتژمێری 11:30 شەوی شەمە ڕوویدا هێشتا نادیارن بەڵام بەرپرسانی ئێران ڕایان دەگەینن کە بەرگری ئاسمانی وڵاتەکە دوو لەو درۆنانە لە تەنش شوێنێکی سەربا ناوەندی لێکۆڵینەوەی بۆشایی ئاسمانی ئیران کە لەلایەن ئەمریکا سزا لە بەسەردا سەپێنراوە خستویانە خواری. ئیسرائیل عێریشی فڕۆکەی بێفڕەکەوان ئەنجام داوە کە کارگەیەکی بەرگری لە ئێران لە شاری ئیسفەهان کردە ئارمەش لە کاتێکدا ئەمریکا و ئیسرائیل کار بۆ کۆنتڕۆلکردنی خواستە ئەتۆنۆمی و سەربازیەکانی تاران دەکەن. ئەمە بە پێی وتەی بەرپرسانی ئەمریکا و کەسانی ئاگادارن لە ئۆپۆزیسیۆن دوێنێ یەکشەمە ئایا ئاگاداری زیاتر لەسەر ئەم هێرشانە چین و پشتڕاست کراوە کە ئیسرائیل ئەم عێریشەی ئەنجام داوە. کورد کۆنەکشن میوانداری بەرێز مختار نەخشبەندی ڕۆژنەمەوان و لێکۆلەر لە ئۆسلۆ نەرویش دەکاتن. ئەم کاتت باش کاکە مختار یانی حەز نەکرد بزانم دەنگ و باس هەیە کە ئیسرائیل ئەم پەلامارەی کردووە ئەوەی درۆن بە تایبەتی دوان ئەوەی ئەوڕۆ کە لە سووریا لەسەر کۆمەڵانی کە سەر بە ئێرانن ئەوەی دیکەش لە ناو ئێراندا. تا چەندێک ئەم هەواڵان دەتوانین پشتڕاست بکەین کە ئیسرائیل ئەم کاری کردووە. سڵاو ڕزمەس لە خزمەتێ و بینەرانی بەڕێستانە ئەوەی کە لە مەرزی سووریا ئەو هێرشە کراوە یا لە نێوخۆی سووریا پێشتر حدودی 600 هێرش لەم ساڵانە کراوەتە سەر هێزەکانی ئێران هەمووی مشەخەسە کاری ئیسرائیل بووە بەڵام ئێران لەوە بێدەنگ بووە. ئەو مەسئلەکە لێرە گرنگیەکەی ئەوەیەکە ئەم هێرشەی دوێشەوە لە نێوخۆی ئێران کراوە کە چەند ساڵی ڕابردووشە چەندین مۆرد بووە مەسەڵەن هێرش کراوەتە سەر نەتەن سەر پارچین سەر سایتە موشکیەکانی ئێران خب تەواوی شەواهد
واحد بەڵگەکان وان نیشانەدا کاری ئیسرائیلە بەڵام تا ئیستێشی ئیسرائیل بە فەرمی نەیوتوە هێرشانەی نێوخۆی ئێران کاری منەوە ئێرانیش بە فەرمی نەیوتوە کاری ئیسرائیلە ئەمە ڕاگەیاندنەکان باسیەکەن یا هەندێک مەسئول بەڵام هیچ کام لە وڵاتانە بە فەرمی ناڵێن چون ئیسرائیل بە فەرمی بێڵێتەوە کاتە ئێران مەجبورەکە وەڵامی ڕاستەوخۆی باتەوە حتا ئێرانیش بە فەرمی ئیسرائیل تاوانبارکە وەکو ئەوەی کە ئەم هێرشانەیە چەند ساڵ ڕابردوو کراوە حتا گرنگترین و بێسڵام مهمترین کەسایەتی سەربازی ئێرانیش ترۆ کراون لە نێوخۆی ئێرانە دانشمەندەکانیان کاری ئیسرائیل بۆ ئێران نەیتوانی وە ڕاستەخۆ بڵێ کاریوە چۆن بڵێ کاری ئەوە مەجبورە ڕاستەخۆ وەڵام بداتەوە ئەمەش وەڵامی ئیسرائیلی دوارە لە دواو ئەبێت وە ئێران تووشی شەڕێکە کاکە لەو شەڕە ئێران ئەترسێت زەرەری تیاکە ئێران ئەوێ شەڕەکە نیابەتی بێ هەر لە خاکی سووریا بێ باشە کاک موختار یعنی شوێنی عێریشەکەی دوێنێ چەندی گرنگ بووە بە پێ زانیاری جەنابەت بە پێوە شتانەیەکە زیاترمە شوێنێکی تاقیقاتی بوو هێشتا دقیق مشخص نییە بەشێ لە ڕاگەیاندنەکانی مەسەڵەن وڵاتانی تر باس لەواکە نەمە شوێنی دروستکردنی فڕۆکەی بێ فڕۆکەوان بووە هەروە مەسئولانی ئوکراینی کە ئاماژەیان پێکردووە باشارێکی تر دەڵێن کاری موشک وایە یا خەریکی موشەکایکی پێشکەوتوو بوون کە پێڵێ مافۆخی سۆتی سا بە دوایەوە نێرانیەکان دروستیکەن بەڵام تا ئەو جێوە خودی ڕاگەیاندنەکانی ئێران باسیەکەن شوێنێکی تاقیقاتی بووە بەڵام لێرە یەک مەسەلە گرینگە ئەویشەوەی کە ئەم شوێنە تایبەت بووە ئەگە شوێنێکی تایبەت نەبووای ئاوا هێرش ناکرا سەریا سیستمی پەدافەندی نابوو ئەوی سیستمی پەدافەندی بووە شوێنێ بووە کە پاراستنی لەسەرەوە بووە بە زۆرترین بێسەڵا سیستم حفاظت کراوە و لەم سێ فڕۆکە بێ فڕۆکەوانش کە ئەڵێن بەرەو ئەوێ چوە دانادانێکی توانیوێتی خۆی بکێشێ بۆ شوێنە گرینگەکانە یا لایەنەکەم بڵێن خۆڵی مەسئولان ئیرانڵەن دیوارەکە پس ئەوێ شوێنێکی گرینگ بووە و لێرە پرسیارەکەش ئەمەیە ئیسرائیل چوزانێتەوە شوێنە گرینگانی ئێران لەکوێن ئایا جاسوسی لەسەر لەناو مەسئولانی ڕەدەباڵای ئێرانە هەیە ئایا لەناو فەرماندە گەورەکانی ئێرانە جاسوسی هەیە زیاتر لە خودی هێرشەکە ئەو زانیارانەیە کە ئیسرائیل هەیەی لەسەر شوێنەکان و لەسەر ئەو کەم فڕۆکانەی چکولن ئەمانە خۆ ناتوان خۆیان کێشن بە دیوارێکی قورسابی ڕوونێچنە ژوور ئەبێ بتوانن لە پەنجەرە هەوا کێشن ئەمانەی زانیاری وردەوێ ئەم زانیارانە چۆن دەستی ئیسرائیلەکەوێ ئەمە گرنگە باشە کاک موختار یعنی پەیوەندی ئەم ڕووداوانە و بەتایبەتیش ئەو توندوتیژەی کە ئەم دوڕژی ڕابردووە لە بینی ئیسرائیل و فڵستینیەکان لەگەڵ سەردانەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئیسرائیل چەندی ئەم پەیوەندی بە ڕووداوانە هەیە کامڵەن پەیوەندیان بێ ئەوە هەیە ئەمە شەڕێکی نیابەتیان هەیە مەسەڵەن لە سووریا لە فلستین زۆر کاتیش ئێران زەربە لە ئیسرائیل دەدات ئەم هەموو ساروخە کە دەردری بە حیزب الله لوبنانیا بە گروپە فلستینیەکان کاری ئێران ئەم هەموو چەک و چۆڵەیان پێدرێت ئێران ڕاستەخۆ ناڕاستەخۆ چە لە بواری سەربازی چە لە بواری ئابووریا یارمەتی ئەوانەی داوە ئەمەشی دەبیرکو لە حیزب الله لوبنان ئەوە بە تەسویر قسەی کردووە دەڵێ لە نان خواردومان و هەمووشتمان ئێرانێدا گروپە فلستینیەکانیش ئەوەی ئەمە شەڕێکی نیابەتی ئەکەن بەڵام مەسئلەکەی ئەمریکا جیاوازە شەڕی ئیسرائیل و ئێران ئیسرائیل زیاتر بۆ مانەوەی خۆی شەڕەکە و ئێرانیش بە دوایەوەی کە ئیسرائیل کۆکاتەوە لە قسەدا بەڵام لە عمل تا ئێستا هیچی نێک نەکراوە بەڵام مەسئلەکەی ئەمریکا شتێکی ترە ئەمریکا بۆی گرنگی ئەسان ڕژیمی ئێران بڕوخێتیان نا ئەمریکا دوشتی بۆ گرنگە یەکێکی ئەوەی کە ئێران نەبێتە ساحوی چەکی ناوەکی دومی ئەوەی کە ئێران لە منتەقە لەوە زیاتر دەست و قاچی خۆی درێژ نکاتەوە و بەرژەوەندی ئەمریکا هاوپەیمانی نەخاتە خەتە چونە من بە نەفعی رووسیا و چینە بێت کە بێسا ڕقیب و بە شێوەیەکی دژمنی ئیسای ئەمریکان بۆیە ئەمریکا زیاتر بە دوای ئەو مەسەلەوەیە خاڵی هاوبەشیان ئەتوانی بڵێن کۆنتترۆلی پرۆژەی ناوەکی ئێرانە بەڵام بە دوای ڕوخانەوە نین پێچەوانەوە شتانەی کە باس دەکرێت برێز مختار نەخشبەندی ڕۆژنامەنووس و لێکولار لە ئۆسلۆ نەرویشت لەگەڵ کورد کۆنێکشن بوو زۆر سپاس بۆی و بەرنامە سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تایب ئەردۆگان دەبێژا وڵاتی وی وێ داخوازە فەنلاندی ji بۆ ئەندامەتیان ناتۆیێ پەسەند بکەیان بپەژینە و ڕەنگە بکە ئەردۆگان لێ دژی ئەندامەتیا سوێدە دە ناتۆدایە و هەلوێستە تند وەرگرتیا پشتی چالاکوانێکی لێ دژی ئیسلامی یان چالاکوانێکی دژی ئیسلامی قورئانە پیرۆز شەوتاندی و کۆمین ئالیگرین کوردان لێ دژی تورکیە پرۆتستۆکرین لە پێش باڵوێزخانە تورکیا لە سوید و فەنلەندا بە هەڤڕا داخوازکردنەک و ببن ئەندامین vê هەڤبەندیە لەشکریە ڕۆژئاوایی پشتی شەڕێ رووسیا لێ دژی ئۆکرانیا
ميزا شش قولي إيرو لأوبوزيسيون تركيا دي جفا و دي بيمانا بوليتيكين هاف بار إمزا بكا سروك ريبرين بارتين سياسي ريخستين ديمقراطيكو سازين دي جي بجداري في جفيني دبن أوبوزيسيون بفيكي دخوازا نخشاريا خوا ديار بكا أيوب دمير بأمن دنجي أمريكا لأنكرينها بمرة أيوب دم باش جفين بردوامة تمام بويا وتشج دركتيا أجر بداوي هاتبا داخل پیمانا پولیتیکای هفپار ایرو نابرا میزا ششکولی دا هاته امضا کرن انا نزدیکی نصف ساعت بری جوین خلاص بو تقریبا نزدیکی 3-4 کس بشداری به پیمانه بون لوی در راستی دکارم بیجم کو اف پیمان چیه تایبتی اوی چرا درد که پیش حیانها میزا ششکولی چکاس جوین چکرن آنجی لسر کیجان مجارا راو استیان اوانا تواهی کرن وک پولیتیکا یکا هفپار و لسر وی تکستک آماده کرن و اوانا پیک و امضا کرن آنا دستمی دا پرتوکیک او پیکو بحث دکن بو پرتوکیک یعنی دوی پرتوکی دا هکی او ببن دستلات ویجوی شونداتر کیجان استراتژی لسر کیجان بابتی چاوا و چیز شوازی بکسکنن همو دوی پرتوکی دا هیه او تشتی پی امضا کرن جی جوخای اف پرتوکی راستی دوی دری دا سیاستا در حتی سیاستا هندور همو خالان ام دکارن ببینن لبی دری دکارن بیجم کو پولیتیکای کو درکتن بله هلبته او دبي او بيجن دوي بارتوكي داكا بلان اوان ويتشبا اگر سر بكافن اگر سركتني بين ده هالبجارتن عندها سركتني بسيستما كو انا بريفا دچه دخوازم بگورينن مثلا بحث دكن دبيجن كو امي جبو جاريكي سرو كوماري جاريك ادني ساز بكن لپشتي وي سرو يعني سيستما حكومتا سرو كوماري ونبه دالیدن داجی سیاستا نافخویی دا گورانکاری دخوازن چی بکن یعنی حکومت اکاکو دنا پارلمنتو دا جی بگره و سرویا بسکنن ده غیر لیاجی ده روشا آبوریا ترکیه دا راستی کشه مزننه و وانا دیساتیخن روجه و بابت اکادن جی فرمو از دخوازن بزنم برنامه جو کردان را چیه چی گوتیا بلی از بین سروی پرسه دوی در دا بحثات شکی دنجی دکن دبیجن کو امی پیوندی خواه دواری دیپلوماتیک دواری آباری و گل اکتشتان دا لگل آمریکای نو دا ساز بکن بلی پرسات راستی پر گرینگه مجی لوی داری پرسی دواب 205 روپیلی پیکاتیه پرتوک لدوی پرتوک دا مثلا کرد هیچ نینه من لگل وانجی قصه کر یعنی رایدارین مزا ششکولی yani başı hunhatın serkar mesela ka gelek grinke ya Kurdan hunşid bejin rastli de bername da ser mesela Kürt tiştek diyar nabe. Bale. Ayub Demir peyamir dengi Amerika jankari bemarabu. Spas Ayub. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و دبم گرکی ناو اختی چاندو نرارنگی بمرانه دماكو بحثا نورمال كرنا بيوندين برا شام وانكري تي كرن بسيارتي كرن قالوا چارا نويسا اوبوزيسيونا چاكدارا سوري ويچبا نخاص مجي او جروبو كومالين كو بپشتاوانيا تركيا لور كاردكن قالوا چارا نويسي اوبوزيسيونا سوري يندجي ويچابا زانا عمر بامري دنگي امريكا اف رابورت شانديا نورمالکردنا پەیوەندیان di navbera Şam û Enqerê hegerçû serî dê pêşeroja opsiyona cekdar yên jêr navê artêşa niştimanî li Bakur û Jilatê Sûriye got piştîvaniya xweş Tirkî werdigirin çi be? Efserê Sûrî Ehmed Rehal dibêje heger ev proje çû serî dê hêzeke bi navê artêşa niştimanî namîne û dê hêzeke alternatîv got jêr sîwana rejîmê û Tirkiye de be çê bibe. هەگەر لە هەفکردن چوو سەری لە گۆری پلانا رووسی تورکی بە هەماهەنگی لەگەر رێجیما ئەسەد وێ هەبوونا کۆمن ئۆپۆزیسیۆنا سووریێ نەمینە بگۆتنەک دن وێ هێزێک وەک یا لیوایە هەشتەم لە باشووری سووریێ وەرە ئاواکردن گۆ ئەو تەنێ بەخۆدی جەک و جەبلخانە بە دەرڤەی وێ هەموو گروپên جەکدار نامینن.
لآلية دن بسبورن روشا لشكري لسوريا باور دكنجو هيئة تحرير الشام جوكا بشا ريخستنا قاعدة لسوريا هروها داعش دي سودي جبروجا روسي تركي ريجيمي وربقرن نخاصم جو برانيا جروب جقداريين اوبسيونا سوري دملي ايديولوجيك ده نزيكي قاعدة وداعشن أفسر سوري أحمد رحال باور دكاغو هن جروبين جقدار لقال هيئة تحرير الشام كاردكن ودبيارين عفرين ده أبيك باش ديارمو. وإذا كان مقصود إرهاب الجولاني والقاعدة فبعتقد في فصائل نسل هجر ما بس ترورا جولاني وقاعدة به أريه هن جروب لقال جولاني كاردكن وكا عمشات حمزات قد إريشا عفريني يا فيدا ويدا لقال جولاني بون. عفوا فرقة العمشات كانت عم تنسق مع الجولاني. لآلية كيدن كردين سوريا باور دكنجو داعش وسودا هري مزن جوي نزيكبونا تركيا ريجيمي بقرا نخاصم جروبينجو وير نزيكبوني رتبكن دي بري خبدن تبيبونا نافا داعش رجنموان هجار السيد باور دكاغو داعش ده انجام ده وبحزب حراس الدين افاناد نرينا مدو بري خبدن داعش افجي وباندورك مزن بكل سردبري واجرا جو داعش جارك دن بقره شوبينر باور دكنجو ده انجاما نزيكبونا تركيا ريجيمي دي سيوانا اولا جگلك جروبين جقدار نمينه وين وقرا ريجيمي رتبكن وباري خوبدن داعش ان هيئة تحرير الشام انجو جبهة النصرة لنرينك دن هيا دبجة تفيقو زحمته وبخدي جلك استنجيانه ليه هجر بشجرية كامريكي هبه دبقو هيزن سوريا ديمقراطي كسده وجروبين جقدار ين اوبسيونا السوري نزيكي هببن زانا عمر دنجي امريكا قامشلو سكرتيري گشتی بری نتوانی گرتی بانگا دیتنک نوج بو چالاکیا جنگه یعقوب 28 دکا بان کیمون کو هف سروک ناوان دا بان کیمون جبو هفولاتین جهانیا دسردان خویا امارات دا هفکاریا دوبای کرس راگهاندیا او رخستنک جواکا سیویلا کو باله دکشی نسر پرورده جوانان لسر جنگهین کسک انوی راپورتا دنگی امریکا ببینین لەمیانی سەردانێکی هەفتەی ڕابردووی بانکیمونی سکرتێری پێشووی نەتەوە یەکگرتوەکان بۆ میرنشینە یەکگرتوەکانی عارەبی دەوڵەمەند بەنەود گوتی دەبێت سەنگ بخرێتە سەر کارکردن لەوەی سەنگ بخرێتە سەر پێشکەشکردنی ڕوانگە و بۆچوونەکان. ناوبراو گوتیشی زۆرێک لە وڵاتان و خەڵکان لە ئێستادا ڕوانگەکانی خۆیان پێشکەش کردووە هەر بۆیە چیتر پێویستمان بە ڕوانگە و بۆچوونیان نییە بەڵکو پێویستمان بە کردارە. زۆرێک لە وڵاتان و خەڵکان لە ئێستادا ڕوانگەکانی خۆیان پێشکەش کردووە هەر بۆیە چیتر پێویستمان بە ڕوانگە و بۆچوونەکان نییە بەڵکو پێویستمان بە کۆنفرانسی لایەنەکان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان هەروەها پێویستمان بە کۆنفرانسی لایەنەکان بۆ کارکردن هەیە. میرنشینە یەکگرتوەکانی عەرەبی لە پشووی هەفتەی ڕابردوودا بە هاوبەشی لەگەڵ دوبەی کێرز ئەوەی ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنیە سەنگ دەخەنە سەر فێرکردنی لاوان لەسەر شارەزایی بوون لە بوارەکانی پاراستنی ژینگە و سەلامەتی تەندروستی و بەردەوامی گەشەکردن. بانکی مون هەنی سەرۆکایەتی کۆنفرانسی لایەنەکانیدا کە تاوتوی مەسەلەی هاوسەنگیکردن لە نێوان خۆگونجان و نێوان زیانەکاندا بکەن. دەبێت ئێمە یارمەتی وڵاتانی بەرەو ڕسکانچوو بدەین بۆ ئەوەی لەگەڵ گۆڕانی بارودۆخەکاندا ڕابێن. لە هەمان کاتدا ئایا چی بکرێت سەبارەت بە زیانەکانی ئێستا و لە ئەوانەی لەدەست چوون. دەبێت ئێمە یارمەتی وڵاتانی بەرەو ڕسکانچوو بدەین بۆ ئەوەی بتوانن لەو زیانانەی لیان کەوتووە بکەونەوە سەرپەی خۆیان. دوایین وتوێژەکانی نەتەوە یەکگرتوەکانی پەیوەست بە کەش و هەوا ئەوەی لە وڵاتی میسر ساز کرا و لە مانگی 11دا بە گەیشتن بە سەودایەکی مێژوویی کۆتایی هات بۆ دامەزراندنی سندوقێک بۆ زیانەکان کە بە مەبەستی دابینکردنی خەرجیەکانە بۆ ئەو زیانانەی لە وڵاتانی بەرەو ڕسکانچوو کەوتووە ئەوانەی هۆکارەکەی بەهۆی کاریگەریەکانی گۆڕانی کەش و هەوا و کارەساتە سروشتیەکان و هەروەها کاریگەریەکانی دیکەی بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریاوەیە. ئەو شێوازەی کە ئێمە کار لەگەڵ ئەوان واتە لەگەڵ بانکیمون و گلۆبال سیتیزن دەکەین بە مەبەستی ئامادەکردنی مۆدێلێکە ئەوەی دەتوانێت ڕاهێنان بە منداڵان و لاوان بکات و هەروەها 10,000 لا و کەڵک لەم کۆرسی فێربوونە وەردەگرن.
چاودێران ناومێد بوون لەوەی کە پێشڕەویەکی کەم بەدەستهێنراوە لە مەڕکەمکردنەوەی گەرمبوونی زەوی بەهۆی دەرهاوێژە گازیەکان و سوتەمەنیەکانەوە. وڵاتانی دەوڵەمەند دەڵێن ناتوانرێت دەستبەرداری نەوت لە پێناو ئابووری جیهاندا ببین. هاوکات ئەو وڵاتانە جەختیش دەکەن لە گلدانەوەی کاربۆن هەروەها لابردنی کاربۆن دایۆکساید لە هەوادا. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. لە ڕۆژە شەمیا بۆری لە باژارێ کۆڵنێ ئەڵمانیا جڤاکە بەڕەوانیا ماف و وەک هەڤیە هەڤڕەگەسخوازان و جڤاکە ترانسجەندەر یا کوردستانی خۆپیشاندانێک ڕێک خست لە دژی کۆمارە ئیسلامیە ئیرانی و ڕەفتاری وێ یێتوند لە دژی وان جڤاکان. ئەف چالاکی بناوێ هەفتیا دۆسکی بوو ji بۆ بیرانین و ڕێزگرتنی لە دۆسکی ئازاد خانما ترانسجەندەر کوپار وەکەڤان ڕۆژان لە دهۆکی هاتبوو کوشتن. ژیندا چالاکوانێکی کۆمەڵەی بەرەنگاربوونەوەی دژ بە ناوی پەلکەزیێڕینە ئێستا لە هۆڵەندا لەگەڵماندایە. ئەم کاتە باش حەزم دەکرد بزانم ئەو خۆپیشاندانەی پێش 2 ڕۆژ لە کۆڵن کرا بە چ مەبەستێک بوو شتێک چەند زانیاریکمان بدەیتێ زەحمە نەبێ. ئەم کاتان باش، سڵاوم هەیە بۆ بینەرانتان. لە ڕاستیدا ئەو خۆپیشاندانەکە لە کۆڵن کرا خۆی خۆپیشاندانەکە تایبەت نەبوو بە پەلکەزیێڕینەکان یا تایبەت بە گشتێتی پەلکەزیێڕینە. خۆپیشاندانێک بوو بۆ پشتیوانی لە شۆڕشی ژینە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە دەنگی خۆمان گەێنین بە دوا دنیا. بەڵام ئێمە وەکو کوێر فێمینیستەکانی کوردستان کە هەفتەیەکمان تەرخان کردووە کرد بە تایبەتی ڕۆژی 28 ئەم مانگی ژانویە کە ڕۆژی کوشتنی دۆستی ئازادیش بوو، یان ساڵ ڕۆژی کوشتنی دۆستی ئازاد بوو. ئێمە لەو ڕۆژەدا یادمان کردەوە لەو ویستمان هاوکات وەک شۆڕشی ژینە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەنگی هەموو بەشمێنەتان، هەموو ژنان، هەموو پەلکەزیێڕینەکان، هەموو ئەو کەسانە بین کە توندوتیژیان بەرامبەر کراوە و توندوتیژیمان بەرامبەر ئەکرێ. ئێمە وێ ئەو ڤیددیوانە دەبینین کە خۆپیشاندانەکە لەوێ کراوە لە کۆڵن خەڵکانێک لەوێن. حەزم دەکرد بزانم بێجگە لەو خۆپیشاندانە چی چالاکیدە دەری هەفتەیەکی تا هەفتەیەکتان تەرخان کردووە بۆ ئەم چالاکیات لە شوێنی تر لە چالاکی تر چی هەیە بێجگە لەو خۆپیشاندانە؟ لە هەر خۆپیشاندانێکە ئێمە بوو بێ ئامادە بووین. جگە لەو خۆپیشاندانەی لە وڵاتانی تریش هەروە هەمە ئاوڕیانمان ئامادە بوون، بەشداریان کردووە. جیاواز لەوە ئێمە لە ڕێگەی لایڤ لە ڕێگەی تەلەڤیزیۆن و میدیاوە دەنگی هەموو ئەو کەسانەی کە توندوتیژیان بەرامبەر کراوە بە تایبەتی ئێمە گەینەری دەنگی دۆستی ئازاد بووین بۆ ئەوەی کە بتوانین ئەو دەنگانە نەفەوتێ، ئەو کەسانەی کە گیانی ئەو مافانیان نەفەوتێ. کەسێک وەک دۆستی ئازاد تەنیا و تەنیا لەبەر خاتر ترانسبوونی لەبەر خاتەوە کچێکی ترانس بوو کوژرا. بەڵام تەنیا دۆستی نییە، بگوین تەنیا دۆستی نییە، بە هەزاران دۆستی لە کۆمەلگای ئێمەیە بوون بە قوربانی دابوونەریت و دین و ئاین و یاسای پیاوەسەروەرانە. باڵێ حەزم دەکرد پرسیارەوە بکەم ئایا توندوتیژی بەهۆی ئەوەیە بەهۆی ئەوەی بیر و بۆچوونی ئاینیە یان کۆمەلگا؟ بەڵام پێشەوە حەزم دەکرد بزانم کە دۆسکی ئازاد پار لەم ڕۆژانە 28 بوو کوژرا، تا ئێستا بژەکەی دەستگیر نەکراوە یان سزا نەدراوە، ڕاستە؟ بەداخەوە بەڵام من بابەتەکە نابەمە سەر ئەوەی کە دۆستی بە کوژەکەی سزا کراوە یان نا. بابەتەکە ئەبەمە سەر ئەوەی کە بەڵکو بکوژانی دۆستی کەن، نە بکوژێک. دۆستی یەک نەفەر نەیکوشت، یەک کەس نەیکوشت، کۆمەلگایەک کوشتی، دابوونەریتێک، نەبوونی یاسایەکی یەکسانی خوازانە کوشتی، نەبوونی ئازادی لە کۆمەلگایە کوشتی. بەڵام ئەوەیکی نەفەرێک دەستگیر کردی بێگومان ئەبێ ئەویش سزا بدرێ، بێگومان ئەوەی یەکی لە داواکاریەکانی کۆمەلگای پەلکەزیێڕینەیە. ژیندا زۆر چتی ئەو کۆمەلگایە زۆر وەکو بڵێ ڕووداوەکانی ئەم کۆمەلگایە دەبینین یان دژایەتی لای کۆمەلگا لێیان دەکریانش لە وەکو گوتی بۆچوونی ئاینیەوە. بەڵام ئەوانەی کە دژی ئەو خەڵکانە دەکری کە ترانسجەندەرن هەفڕەگەسخوازن لە کوردستان کۆمەلگایان ئاینە؟ بەبوور پرسیارەکەت یعنی هۆی ئەوەی کە ئەم
ئەم کۆمەڵگەی کە خەڵکانێکن کە بەناوی هەفڕەگەز خواز یان ترانسجەندەرش لەگەڵیانە هەڵبەتە دەناسرێن، یعنی ئەو تونند و تیژیانە بەهۆی بیر و بۆچوونی ئاینیە یانی کۆمەلگایە لە کوردستان بە تایبەتی ئێمە باسەکەین. لە ڕاستیدا بیرۆبچوونی ئاینی گیانیە لە کۆمەلگا کێشەکەی کۆمەلگا تووشی ئەو بیرۆبچوونە دواکەوتوانەیە بووە لە ڕوانگەی ئێمەوە. بەڵام تەنیا بابەتەکە ئەمە نییە، ئێمە مێژوویەک لە پیافەروەری و مێژووی دنیای چینایەتی لە پشتەری ئەمە هەیە. ئێمانان ئێمە باوەڕمان وایە کە ئەمە هۆکاری چەوسانەوەیەکی دوور و درێژی مێژووی لە پشتە، تەنیا بە ئیمڕۆژی یا بەتەنیا یەک ئاین نییە، بەڵام بێگومان ئاینیەکی لە کارتێکەرە سەرەکیەکانی ئەو تونند و تیژیانەیە. ئاین بە تایبەتی لە کوردستان ئیسلام کە لە کوردستانە هەیە، ئەمە یەکی لە هۆکارەکانی ئەو تونند و تیژیانەیە، چون ڕوانگەی دیندارانەوە ئێمە بۆمان نییە هەر ژیانیش بکەین. باشە کە باسی یەکسانی و مافی ئەو کەسان و ئەو کۆمەلگانە و ئەو جواتێک کە بەناوی پەلگە زێڕینە دەکەن، یعنی داوا چی دەکەن؟ ئەو مافانە چی لە چیدایە؟ مافی ئێمە خوازیاری مافی بەرابەری وەکو مرۆڤەکانی تر، وەکو هەموو مرۆڤێک لە کۆمەلگایە خوازیاری ئەوین بتوانین خاوەن ژیانی خۆمان بین، خاوەن ماڵ و کار و ژیان و پیشە بەو جۆرێک وە خۆمان هەین بەو جۆرە بژین، تەنیا ئەو نییە. ئێمە ئەمانەوێ مرۆڤ بێ لە کۆمەلگا بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەزی بەبێ لە بەرچاو وەکو مرۆڤێک لە کۆمەلگا بتوانێت بژی، بەو جۆرەوە حەزەکە جن لە بەرکا، بەو جۆرێکە حەزەکە بژی هاوسەرگیری بکات یا هەر جۆرێکە وەکو چۆن باقی کۆمەلگا هەیە بگورە، وەکو چۆن باقی کۆمەلگا هەیە هەر بۆ جۆر ئەمەش بژین. بەڵێ یعنی ژیندا من دەزانم لە زۆر شوێنی دنیا دژایەتی ئەو خەڵکانە دەکرێن. بۆ نمونە دوێنێ لە لێرە لە ئەمریکا لە ویلایەتی یوتای ئەمریکی هەواڵێکمان هەبووکە دادگا بڕیاری داوە کە گۆڕینی جەندەر گۆڕینی ڕەگەز مەنع بکرێت. يعني ما شتێکی جیهانیە بە پێت وایە یان تەنها کۆمەلگای کوردستان. بۆ نمونە ئێستا وەڵا ئەڵمانیان ئەو ئازادیەتان هەیە؟ من لە هۆڵەندان بەڵام ئەو ئازادیە بەڵێ لە هۆڵەندا بەڵێ ئازادی هەیە تۆ چە عملیات بکە، بۆ نمونە کەسێکی ترانسجەندەر لێرە چە عملیات بکات، چە نەیکات، چە هەر جۆرە خۆی پێخۆش بێ ئەتوانێت بۆ جۆرە بژی. بەڵام ئەمە تەنیا بێگومان تونند و تیژی بەرامبەر بە کەسانی پەلکە زێڕینەی بەگشتی ئەو کەسانی ترانسجەندەر و ژنانی ترانسجەندەر بە تایبەتی تر ئەمە زۆرترە. من ئەوە ئەبینم ئەمە پیکی ڕیشەی هەیە ببوورە پەیوەندیکی ڕیشەی هەیە بە تونند و تیژی بەرامبەر تونند و تیژیکی مێژووی بەرامبەر بە ژن. ئەمە ئەگەرەکە بۆ ئەو باشیەوەی نایەکسانی ڕەگەزی لە کۆمەلگادا. باشە ئەو تونند و تیژیە نەمێنێ بەرامبەر بە ژن بەرامبەر بە ئەو کۆمەڵانە بە یاسا دەکرێت یان بە گۆڕینی کۆمەلگا دەکرێت؟ بێگومان بە یاسا ئەوڵ دەکرێن، بەبێ یاسا ناتوانێت تەنیا بە کللتوری گرنگە، بەڵام یاسا ئەتوانێت گزاڵ بێ بەسەر کللتورە. لە زۆری لەم هۆڵەندایە یاسا بووێتە بربەست لە بەرابەر ئەوە کە کەس نەوێرێ بە مەیلی خۆی بە ئەو جۆرێکە خۆی ئەوێت هەڵسوکەوتکە لەگەڵ کەسانی پەلکە زێڕینەیە، بۆیە یاسا زۆر گرنگە. ژیندا زۆر سوپاس دەکەم بۆ ئەم باسکردنی ئەم بابەتە هەستیارەکە لە ناو کووردا زۆر جار هەر باسیش ناکرێ. سوپاسی جەناب دەکەم و دەستەکان و خۆش هیوادارم کە نەکەر بەرامبەر بێ و بەرامبەر هەر کەسێک تونند و تیژی نەمێنێ. ژیندا لە هۆڵەندا چالاکوانێکی کۆمەڵەی بەرەنگار بوونەوە دژی پەلکە زێڕینە. زۆر سوپاس. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. هێزەکانی رووسیا لە شەڕی کۆنتڕۆلکردنی سیڤەرسک لە تووشی شکستێکی گەورە دەبن. سیڤەرسک شارێکە لە پارێزگای بەخموت لە دۆنتسک. هێزەکانی رووسیا تەرمی قوربانیەکانیان لە مەیدانی شەردا گیان هشتووە، تەنانەت بریندەرەکانیان لە کە گیانیان لە دەستدا بوو بەهۆیە بە دوای ئەوەی کە لە گۆڕەپانی شەردا بەجێ مابوون. راپۆرتێکی دەنگی ئەمریکا ببینین.
ڤلادیسلاف سەربازێکی ئۆکرانی سربەیەکەی کەیتووی سوپای ئۆکرانیایە. لێرەدا بە دارستانێکی نزیک سیڤریسک دەڕوات لە تەنیشتەرمی ئەو چەکدارانی کە رووسیا لە پاشەکشەکەیدا بە دوای خۆیدا بەجێ هێشتون کە زۆربیان جنگاوەرانی یەکەی سەربازی تایبەتی واگنەری رووسیا بوون. ئەو کۆمپانیا سەربازیە تایبەتە بە ناوبانگەی رووسیا کە زیندانیە تاوانبارەکان کە لە گرتوخانە دووردەستەکان گل ئەدرێنەوە دەکاتە سەرباز و بەڵێنی لێبوردنیان پێدەدەن دوای 6 مان لە شەڕکردن، هەروەها پارە و دەرفەتی گەڕانەوەیان بۆ ژیانی ئاسایی دوای ئەوە. شەڕێکی قورس لەم دەڤەرەدا بڕێوە چوو. مانجێک پێشێستا شەڕ بۆ داگیرکردنی ئەم بەشەی دارستانەکە هەبوو. شەڕەکە 2-3 حوتوی خایاند. ئێمە ماوەیەکی زۆر شەڕمان دەکرد. ئێستا هەموو پێگەکان لەژێر کۆنتڕۆڵی ئێمەدان. هێزەکانی رووسیا و جەنگاوەرە تایبەتیەکانیان پاشەکشان کرد. تا ئەم دواییانە کۆمپانیای سەربازی تایبەتی واگنەر یەکێک بووە لە ناڕوونترین دەستگا ئەمنیەکانی رووسیا. ڕۆژنامەنووسانی سربەخۆ بەردەوام باسییان لەوە کردووە، بەڵام دەسەڵاتدارانی رووسیا بێدەنگ بوون. دەستگانی هێنەکانی رووسیا لە ساڵی 2014 ئەم کۆمپانیا سەربازیە تایبەتیان دامەزراندووە. لەم دەمەیدانی تۆبارانی قورس لە دوورەوە دەبیسترێت. ڤلادیسلاڤی تەمەن 24 ساڵ ڕوونی دەکاتەوە کەوا دیارە ئەو جەنگاوەرانە پاشەکشیان لێ قەدەغە کرابوو. ئەوان جەنگاوەرە تایبەتیان مردووەکانیان بەجێهێشتووە، نەیان بردوون. شەڕی سیڤریسک شەڕێکی قورس بوو لە کاتی داگیرکردنی رووسیا بە ئۆکرانیا، وەک بەشێک لە شەڕی دۆنباس و هێرشی بەرفراوانتری ڕۆژهەڵاتی ئۆکرانیا. هێزەکانی رووسیا لەم دواییەدا هێرشەکانیان بۆ سەر سیڤریسک و دەوروبەری دەست پێ کرد، بەڵام دوای بەرخودانێکی بەهێز لەلایەن هێزەکانی ئۆکرانیاوە هێزەکانی رووسیا پاشەکشیان کرد. بە زەنگاوەرە تایبەت و ئەوانەی لە زیندانەکانەوە هێنا بوویان هێرشان کردە سەرێمە. بۆ ماوەیەکی کەم بە تۆپخانەکانیان هێرشان کردە سەر سەنگەرەکانمان. هەوڵماندا بەرپەرسیان بدەینەوە، پاشەکشیان کرد. دیارە ئەوانە پاشەکشیان لێ قەدەغە کرابوو، تەنانەت بریندارەکانیشان نەبردبوو و لە کۆتاییدا لە گۆڕەپانی شەڕەکە گیانیان لەدەستدا. یەکەی کەیتوو بە ناوی فەرماندەکەی کیرلۆ ڤریسیەوە ناونراوە کە بە کیرلۆ کلۆڤیچیش ناسراوە. نزیکەی 600 سەرباز لە ژێردەستی ڤریسیدان و یەکەکەش بەشێکە لە لیوای 54 سوپای ئۆکرانیا. شایان پاشا، دانی ئەمریکا، واشنگتن. هەرکو ئەو کێشێن کار و ژیانە لەژێر ئاڤێدا چارەسەر بوونە درۆن فڕۆکن بۆ بێ فڕۆکەوان ئێن بن ئاڤێژی بۆ حەسکەرێن واناژی بەردەست دەبن لێ کۆلەر و سازیین گشتی وان فڕۆکان ژی خەلکێڕە پێتر بەردەست دکن ئەڤژی سەیرانە بن ئاڤەیە یانژی ji بۆ مەبەستێن شەڕی تێن دروستکردن. ئەمڤێ راپۆرتا دەنگی ئەمریکا تەماشا بکەن. کۆمپانیای جیسویت ڕۆبۆتێکس تیمێکی ڕۆبۆتن لە قوتابخانەی ئامادەیی لە شاری ساکرامنتۆی ویلایەتی کالیفۆرنیا. زیاتر لە 10 ساڵە خەریکی دیزاینکردنی درۆنێکی ئاوین کە لە دوورەوە بە کۆنتڕۆڵ کار دەکات بە ناوی ڕاف. ئێمە خۆمان پەرەمان بە پێکاتەکانی داوە، کامێراکان و سیستەمی هاوپەیوەندی ئەلکترۆنی ژێرئاو کە لە ڕێگەی سۆفتوێرەکەوە ڕێک دەخرێن. کۆمپانیەکە لەم دوایانەدا فڕۆکەی بێفڕۆکەوانی ژێرئاوی خۆی لە پێشبڕکێکەدا لە شاری لۆنگ بیچ لە ویلایەتی کالیفۆرنیا نمایش کرد. ئەم فڕۆکە بێفڕۆکەوانە لە ژێر ئاودا ناوی ماناتیە، واتە مەڕی دەریا و دەتوانێت نەخشەی کەشتێ نقمبووەکان یان کار لەسەر پرۆژەی ژنگەی بکات. ئێمە نەرمە کاڵای دیاریکردنی زیرەکی دەستکردی تایبەتیمان هەیە. بەشی خوارەوەی درۆنەکە یارمەتی دەرە بۆ گەڕاندنەوەی لە ناوگژ و جیا دەریاییەکاندا. ئەوەی جێگەی سەرنجی هەمووانە دۆزینەوەی ئەم دوایی کەشتی ئێندۆرانسا کە لەلایەن درۆنی ڕاڤەوە دۆزراوە. ئەو کەشتیە لە ساڵی 1950دا لە ئاوەکانی جەمسەری باشووردا نقم بوو. ئەو هەوڵە بە مەزەندە 10 ملیۆن دۆلاری تێچوو. بەڵام درۆنی دەریایی جۆری ڕاف لەلای ئەو کەسانی کە خولای درۆنیان هەیە هەوادارانی دابەزیوە. چەندین کۆمپانیای دەستپێشخەری گۆڕانکاری لە دیزاین دادەکەن و تەکنۆلۆژیا زیاد دەکەن بۆ ئەوەی فڕۆکە بێفڕۆکەوانەکان لەژێر ئاودا باشتر کار بکەن و تێچوونەکان کەم بکەنەوە. کۆمپانیای بلو ڕۆبەتسک کە کۆمپانیایەکی لۆس ئەنجلوسە و کار لەسەر دژەئاوی بەشەکانی فڕۆکەی بێفڕۆکەوانی ژێر ئاو دەکات، وەک تروسەر کە درۆنی ڕاف بە ئاڕاستێکی دروستدا دەبات، هەروە هەستەوەری جۆرا و جۆری زیاد کردووە بۆ پێوانەکردنی پلەی گەرمی و پەستان و قوڵی دەریاکان. لە بڕی ئەوەی هەوڵ بدەین ماتۆڕەکە لە ئاو بپارێزین، بۆچی ماتۆڕێکی دژە ئاو دروست ناکەین؟ بەڕاستی ئەوە داهێنانە. ئەم درۆنە دەریایە ژێر ئاویانە ناتوانە بچنە قوڵایی دەریاوە، بەڵام لە بارودۆخێکدا کە بۆ ئەوانەی دەشنە ژێر دەریاوە کە نادڵنیان و هەز بەنە ئارامی دەکەن باشە. ئەم درۆنە دۆزەرەوەیە توانای هەمووان یان زیاتر لە کەسان بەهێز دەکات. دەتوانن ببن بەو کەسانی کە لە ژینگەی ناوخۆی خۆیان تێدەگەن کەچی ڕوودەدات.
بەڕاستی گرنگە. بە پێچەوانی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئاسمانیەوە هێشتا تەکنۆلۆژیا کێشەی پەیوەندیەکانی ژێرئاوی چارەسەر نەکردووە، بۆ ئێستا ئەم فڕۆکە بێفڕۆکەوانانە لە ڕێی بەستەرێکەوە کۆنتترۆل دەکرێن. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی جینیا دۆڵۆ. لە گوندێکی ژاپۆنی تیمێکی ڕزگارکردنی لە دوو زەلامان دەگەڕیان کو بەفرێدا وندا بوونە لە دەمێ یاریە خوشینە لەسەر بەفرێ. هەلبەت ئەف تیم لە دووان کەسان دەگەڕن دەبێژین یەک ژوانە ئەمریکیە دچۆن یاریە یان دچۆن وی خوشینە سەر بەفرێ لەوی گوندێ ژاپۆنی و وەکە سەیرانێکی تێدیتن ئەوە چەند ئەو کەسن یانین ئەو کەسین و حەزاوان ئەوە و لەسەر بەفرێ خۆ بخشینە لێ دیارە دوو زەلام جوانە وندا ببوون ئیجاد تیمین ئەمریکی یان تیمی ژاپۆنی لوانە دەگەڕین. بوو بابەتین ئیرۆین کورت کۆنەکشن هەتا سبەی دەگەینێک هەر شاد و بەختەوەر بوون و شەو باش.